کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی زمانی کوردی بە پارالێل ئێواران زانکۆڵاین چەندی وەرگرتووە. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و هەروەها ئەندامی لێژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی بەڕێزین بۆ باسکردنی بەشێکی نوێ لە پەروەردەی بنەڕەت کە ئەویش بەشی زمانی کوردیە بۆ ساڵی خوێندنی 2021-22 بە پارالێل ئێواران زانکۆڵاین چەندی وەرگرتووە. خۆشەویستانم، ئەلبەتە کۆلێژی پەروەردەی بنەڕەت دەرچوانی ئەبن بە مامۆستای پۆلی یەکی بنەڕەتی تا پۆلی نۆی بنەڕەتی. ئێوەش بۆ ئەوەی بزانن کۆنەمرەی چەندی وەرگرتووە لە شار و شارستکەکانی هەرێمی کوردستان و زانکۆکانی هەرێم بینەرەی ڤیدیۆکانمان بن تا کۆتایی بۆ ئەوەی سوودی لێ ببینن. عزیزانم، لایک و کۆمنت و سەبسکرایبکردنی کەناڵی ئاسۆی زانکۆ لە یاد مەکەن. هەروەها کەناڵەکەمان شێرکەن بۆ هاوڕەکانتان بە ئەوانش سوودی لێ ببینن. هەروەها لە ئەنستاگرام بە هەمان ناو نیشان فۆلۆمان بکەن، پرسیارەکانتان بنێرن بۆ ئەوەی زیاتر خزمەتتان بکەین. هیوامان سەرکەوتنتانە.